بەڕێوەبەری لایەنەکانمان کردووە ئێستا بۆ هەموو لایەکتانی خوێنینەوە بەیاننامەی ناڕەزایی لەسەر بارودۆخی شاری سلێمانی بۆ بەڕێزان ڕای گشتی خەڵکی کوردستان حیزب و لایەنە سیاسیەکان سەرۆکایەتی ئەنجومەنی دادوەری فەرمانگەی داواکاری گشتی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان پاڤڵ تاڵەبانی و لاهور شێخجەنج ئێمە وەک پارێزەرانی پارێزگای سلێمانی ناڕەزایی خۆمان دەردەبڕین لەو بارودۆخی لە شاری سلێمانی دروست بووە لەم چەند خاڵی خوارەوەدا یەکەم داواکاری ناکۆچیانی لە نێوان هەردوو هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانە هەیە کێشەکانیان پاڵپش بە یاسای حیزبەکانی عێراق و هەرێمی کوردستان و پەیڕەوی ناوخۆی حیزبەکەیان چارەسەرکەن کاویش خۆی دەبینێتەوە لە بەرە پەنابردنە بەردەم لیژنەی ئینزیباتی و لێکۆڵینەوە کە لە پەیڕەوی ناوخۆی خۆیان داهاتووە و هەروەها دادگا مختصەکان دووهەم پەنابردن و بەکارهێنانی هێز لە ناو شاری سلێمانی و گەڕێکی گردی سەرچنار بە تایبەتی دەبێتە هۆی تێکدانی ئارامی خەڵکی مەدەنی و دروستکردنی دڵڕاوچیە کە ئەمەش دژی یاسایە لەبەر ئەوە داواکارین ئەم دادەناشرینە کۆتایی پێ بهێنرێ سێهەم داواکارین لە هێزەکانی پێشمەرگا پۆلیس بەرگری و فریاکەوتن ئاسایش دژە تیرۆر دەستگای زانیاری بێلایەنی خۆیان بپارێزن نەبنە لایەن لە کێشە حیزبیەکاندا چونکە ئەو هێزانە لە بنەڕەتدا ئەرچیان پاراستنی خەڵک و وڵات هاوڵاتیانیان لە ئەستۆدایە بوون بەلایەنیان لە کێشەکەدا متمانەی خەڵک لە دەست دەدەن و ئەو کاتداوای یاسایی بەرامبەریان تۆمار دەکرێت چوارهەم بەداخێکی زۆرەوە دیاردەی گرتن و ڕاوەدونان و دەست بەسەراگرتنی مڵک و ماڵی هاوڵاتیان بەدەر لە یاسا و بڕیاری دادگا لە کێشەی نێوان هەردوو هاوسەرۆکدا سەری هەڵاوە کە پێویستە ڕابژیرێ بڕیارەکانی پێشتر بۆ ئەم مەبەستە هەڵبۆشێنرێتەوە کەسەکان ئازاد بکرێن مڵک و ماڵەکان بگەڕێتەوە ئازادی هیچ تاکێک لە دانیشتوانی شاری سلێمانی لەژێر هەڕەشەدا نەبێت بە پێچەوانەوە ئامادەین داوای یاسایی لەسەر ئەنجامدەرانی تۆمارکردن لە دادگا پەیوەندیدارەکان بۆ پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان پێنجەم داواکارین سزای سیاسی نەمێنێ ئازادی هیچ تاکێک زەوت نەکرێ هاوسەرۆکان یەکێتی نیشتیمانی لە ڕێی کێشەکانیان لە ڕێگەی ئاشتیانە و گفتوگۆ چارەسەرکەن دوور لە توندوتیژی شەشەم داواکارین لە نوێنەری نەتەوە یەکگرتوەکان و کونسوڵخانەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق ڕۆڵی بەرچاویان هەبێت لە چارەسەرکردنی کێشەکە ئەو بارودۆخی لە شاری سلێمانی داهاتووە حوتەم داواکارین دادگاکان بەکار نەهێنرێن بە دوور لە ڕێکارە یاسایەکان بۆ پاکتاوکردنی سیاسی و لایەنگرانی بەرامبەر هەشتم ئەم کێشەی ڕووداوە لە نێوان هەردوو هاوسەرۆکی یەکێتیدایە مۆرکی گشتی هەیە و پێویستە بە ئارامی شاری سلێمانی و دانیشتوانەکەیەوە کاریگەری هەیە بۆیە هەڵوێستی خۆمان نیشان دەدەین و ئەم بەیاننامەیەمان دەرکرد لە کۆتاییە ڕای دەگەێنین داواکارین کێشەکان بە ئاشتیانە چارەسەرکرێ لە کاتی سەرپێچیکردنی یاسادا هەڵوێستمان نەبێت دادگا نەکرێت بەلایەن لە کێشەکانە داواکارین دادوەرە بەڕێزەکانی دادگای سلێمانی ڕێگەنە دەنشکۆی دادگا بشکێنرێت لە کاتی پێشەڵکردنی یاسادا داواکارین فەرمانگەی داواکاری گشتی بجوڵێت دژی پێشێڵکار بەپێ ئەم بەیاننامەیە ئەگەر جۆمان لێ نەگیرێت هەڵوێستی تونترمان دەبێت بۆ پاراستنی سەروەری یاسا و جێبەجێکردنی یاسا بە پێچەوانەوە سکاڵای یاسایی تۆمار دەکەین لەسەر ئەو کەسانە لە هەر پۆست و پلە و پایەیەکا بن و پەنا دەبین بۆ کونسوڵخانەکان و لە دادگاش داوای تایبەتی تۆمار دەکەین بەردەوامی بارودۆخی گشتی کۆکردنەوەی هێز لە شاری سلێمانی و گەڕەکەکانی داوامان لێ دەکا پەنا بەرینە بەر سەرجەم ڕێکارە مەدەنیەکان لە نێوانیاندا خۆپیشاندانی مەدەنی بۆ پشتیوانی خەڵکی پارێزگای سلێمانی وێنەیەک بۆ بەڕێزدا وەرجاسم جەزا سەرۆکی دادگای تێڵچوونەوەی ناوچەی سلێمانی تکایە بۆ هەڵوێست و پاراستنی ئارامی شاری سلێمانی بەڕێز بەهدی ڕەشید سەرۆکی فەرمانگەی داواکاری گشتی تکایە بۆ هەڵوێستی بەڕێستان و پاراستنی ئارامی شاری سلێمانی و ڕێگەنەدان بە پێشەڵکردنی یاساگشتیەکان بەڕێز هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی بۆ پاراستنی ئارامی شاری سلێمانی نوێنەری یەتەوە یەکگرتوەکان نوێنەری کونسوڵخانەکان بە تایبەتی ئەمریکا و بەریتانیا و ئەڵمانیا و ئێران بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە یەکێتی پەرلەمانتارانی کوردستان نقی پارێزگای سلێمانی سوپاس مولای من بورهان ڕەشیدم محامی بورهان ڕەشید محامی ڕاوێژکار فەرمووم ئەم یادداشتیان پێگەێنین ئامادە بنیان بینین ئامادە نەبین ئەم بارودۆخی ئێستا بەردەوام بێ بڕیارمان ناوە چەند محامیە لە دادگا تایبەتمەندەکان شکات لە هەر کەسێ بکەین انتهاکی یاساکە لە هەر پلە و پۆستێکا بێ ئەگەر کە من بە سەراحەت بێدان ئەسڵەن من یەکێتیش نیم بەڵام ئەم بارودۆخە جێگەی قبوڵکردن نیە بارودۆخی شەڕی ناوخۆمانە هێنێتەوە بیری نەوەتەکان نابێ موڵکی کەس داگیرکرێ نابێ کەس بەبێ یاسا بژیرێ 4-5 کەس گیراوە 3 هەفتەیە محامیەکانیان 5 محامی نیان هێناون وەکالەتیان بۆکەنەوە کە لە دەستگای زانیاری دەست بەسەرن ئێمە بە هەموو شێوەیە هەچ کەسێ لە هەر پلە و پۆستێکا بێ 1000 حیمایی هەبێ 10,000 هەبێ لێی ناترسین سکاڵای لەسەر تۆمارەکەین دڵنیاتانەکەینەوە ئەو وەختە دادگا خێنە با دادگا خۆی حەکەم بێت و مەحەک بێ بزانین سەروەری خۆیە پارێزیان نا ئەمە پەنا بۆ دادگا براوە لەلایەن هەردوو لاوە بەڵام
ئیجراعاتی دادگا تۆزێ خاوی پێوە دیارە ئێمە داواکارین ئیستیعجالی تیا بکرێ و دەربارەی ئەوەیش ئەبێ هاوڵاتیەک ئەم هەرێمە جێبێڵێ ئێمە لایەنگیری ناکەین ئەسڵەن من هەر یەکێتی نیمە گوتم بەڵام ئەمە پێچەوانەی دەستوری عێراقە پێچەوانەی یاساکانە پێویستە ئەمە بوەستێ نەوەستێنرێ ئێمە سکاڵای تایبەتی لەسەر ئەو کەسانە تۆمەتبارەکەین بۆیە داوایان لێکەین مەمنونیانین ئاشتەوایی بەرقەرارکەن بۆ ڕێگەیانی خۆیان هەڵێ بژێرن بە قسەی ئێمە بکەن بێمە هەموو 150 محامی خەڵکی ئەم شارە تەنها بە 2 ساعات 3 ساعات 150 محامی بۆی ئیمزا کردوین یعنی ئەمە هەمی هاوڵاتیانە بۆیە داواکارین واز لە کۆنەقین و قینە بەرایەتی بێن و ئاشتی بەرقەرارکەن و پێشێڵی یاسانەکەن ئەوەی هەیە تا ئێستا پێشێڵکراوە داواکارین ئەو هێزانە دوورخرێتەوە بەڕاستی داوا لەسەر بەرپرسی ئەو هێزانەش تۆمارەکەی نەگەر واکەن وەکو لە ئیعلامە گوێمان لێ بۆ باز لە لاهوری شێخ جەنگی هیچ یاسایەکی لەو بابەتە نیە پێچەوانی دەستور و یاساکە